ئەمڕۆ جارێکتر ئاگر لە زبڵخانەکەی شاری سۆران کەوتەوە. ئەم زبڵخانەی کە لە سەرەتای هەفتەی ڕابردوو ئاگری گرت و ماوەی 4 ڕۆژ ئاگرەکەی بەردەوام بوو، دووکەڵێکی زۆر بەسەر شاری سۆران و ڕۆواندزدا دەچوو. ئەمڕۆ جارێکی تر هەروەکو لە دیمەنەکانیشدا دیارە لە دوای نیوەڕۆوە ئاگری گرتوتەوە تاوەکو ئێستاش ئاگرەکە بەردەوامی هەیە، دووکەڵێکی زۆر ئەچێ بەسەر شاری ڕۆواندزە. هەرچەندە تیمەکانی بەرگری شارستانی ئێستا سەرقاڵی ئەون کە ئاگرەکە کۆنتترۆل بکەن، بەڵام کۆنتترۆلکردنی ئاگری ئەم زبڵخانەیە کارێکی قورسە یا بڵێن کارێکی زەحمەتە بۆ تیمەکانی بەرگری شارستانی، بۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر بە چەند مەترێک زبڵ لەسەر یەکتی کەوتووە مەشواکە تیمەکانی بەرگری شارستانی نەتوانن بە ئاسانی ئاگرەکە کۆنتترۆل بکەین. ئاگر بۆ سۆران ئەم هەفتەیە بە جۆرێک بوو ئەتوانین بڵێن هەفتەیەک بۆ 10 ڕۆژە بێت ئاگر بەرۆکی شاری سۆرانی بەرنەداوە، ئیدارەی سۆرانی بەرنەداوە. ئێستا جگە لە ئاگری زبڵخانەکەی سۆران لە دوو شوێنی تر دوو ئاگریتری گەورە هەن کە کەمێک پێشتا قسەم لەگەڵ ڕەوەند هاودیانی و تەبێژی بەرگری شارستانی سۆران کرد، ئەو باس لەوە کرد کە لە ئێستادا تیمەکانیان هەم لە زبڵخانەکەی سۆران هەم لە چیای برادۆست و هەم لە قەزای سیدەکانیش لە دۆڵی شیوەن سەرقاڵی ئەوەن کە ئاگر کۆنتترۆل بکەن و سێ ئاگری گەورەیان هەن. ئاگرەکەی چیای برادۆست هەویش هەر لە سەرەتای هەفتەی ڕابردوو کەوتەوە کە تاوەکو دوێنێ 5 جار لەلایەن تیمەکانی بەرگری شارستانیەوە کۆنتترۆل کرابوو، ئاگرەکە دووبارە سەری هەڵدایەوە، گومانەکرا کە ئاگرەکە بەدەستی ئەنقەز بێت. ئەمڕۆ دوای نیوەڕۆ ئەم ئاگرەش دووبارە جارێکتر سەری هەڵداوەتەوە. هەرچی ئاگرەکەی برادۆستە ئەوەی کە لە سنووری قەزای سیدەکانە، ئەویش ماوەی 2 ڕۆژە بەردەوامە کە ئاگرەکە لە شاخی کوپی هاجر و لە دۆڵی شیوەن کەوتۆتەوە. بە پێی قسەی بەرگری شارستانی زیاتر لە 250,000 دۆنم زەوی یاخود بڵێن پاوان و دارستان لەوێ سوتاوە و تاوەکو ئێستاش ئەم ئاگرە بەردەوامی هەیە و هیچ لەم سێ ئاگرانە کۆنتترۆل نەکراون و تاوەکو ئێستا بەردەوامیان هەیە.